بە هیوای کاتەکی خۆش خوێندکاری ژیر لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتمە لاپەڕە 38 دەربارەی لێکدانی ژمارە دەیەکان. پێشی بچینە لای بابەتی ژمارە دەیەکان پێداچوونەوەی خێرا هەر بە خێرایی شیکار دەکەم. پرسیاری ژمارە 42 جاران 7 جاران 2 چاردە 7 جاران 2 چاردە 7 جاران 4 28 لەگەڵ ئەو یەکەش دەبیتە 29 294. پرسیاری ژمارە 2 83 جاران 4 جاران 3 12 4 جاران 8 32 لەگەڵ یەک 33 332. پرسیاری ژمارە 3 6 جاران 2 12 5 جاران 6 جاران 5 30 لەگەڵ یەک 31 312. پرسیاری 4 5 جاران 3 15 5 جاران 9 45 لەگەڵ یەک 46 465. پرسیاری 5 یەکسانە بە 4 جاران 6 24 4 جاران 3 12 لەگەڵ دووش 14 144. تەواو بووین لەو لێکدانانە. ئێستا دەچمە لای بابەتی گرنگ کە بابەتی لێکدانی ژمارە دەیەکان. دەتوانی نمونەیەک بەکاربهێنی بۆ دۆزینەوەی ئەنجامی لێکدانی ژمارەیەکی سروشتی لە ژمارەی دەی. هێشتا نەگەیشتینە لێکدانی دوو ژمارەی دەی. لێرە جارێ دەست پێ دەکەین بە لێکدانی ژمارەیەکی تەواو لەگەڵ ژمارەیەکی دەی، واتە ژمارەیەکی بێ فاریزە لەگەڵ ژمارەیەکی بە فاریزە. ژمارەی دەی واتە ئەو ژمارانەی فاریزەیان لەگەڵە. ژمارەی سروشتی واتە ژمارەی تەواو بەبێ کرد بەبێ فاریزە. ئێستا لێرە چاڵاکی بۆ ئەوەی 3 جاران 0 ژمارەی تەواو چاردە لە 100 هەژمێر بکەی. 0 ژمارە تەواو چاردە یان چاردە 4 گۆشەی بچووک 3 جار لە یەکتر جیا ڕەنگ بکە، ڕەنگی جیاواز. هەر جارێ کۆمەڵێکی 14 چارگۆشەی بچووک. 4 گۆشە ڕەنگکراوەکان بژمێرە دەکاتە 3 جاران 0 و 14 بەش لە 100. واتای چ؟ واتە ئەگەر هاتوو ئەو ژمارەیەت هەبوو کە ژمارەیەکی دەیە 14 لە 100 واتە 14 چوارگۆشە لە 100 چوارگۆشە. لێرە 100 چوارگۆشە هەیە، 14ی ڕەنگ دەکەی 3 جار وەکو ئێرەی لێدێ. ئەو جەدەیان ژمێری بزانی دەکات چەند. خوێندکاری ژیر باشترین شتوایە ئەو جۆرە کاغەزەت هەبی کە تۆڕی چوارگۆشەی لەسەرە. ئەگەر نەت بوو دەتوانی بە خۆشت دروستی کەی لە لاپەڕەیەکی سپی بەو جۆرەی کە ئێستا پیشانی دەدەم. دەتوانی جۆرەکی ئەو هات چوارگۆشە بە خۆت دروستکەی. یەکەم جار چ دروست دەکەی؟ یەکەم جار چوارگۆشەیەکی دروست دەکەی، چارچیوەکەی دروست دەکەی، درێژی لایەکی نزیکەی
10 سانتیمەتر بی. ئەو جە دوایە چ دەکەی کە دروستت کرد، دوایە هێڵی ئاسۆی ئەوها ئەو هێڵە ڕەشانە بە ئاسۆی ئەوها 9 هێڵی دروست دەکەی. 9 نەک دا 9 چونکە کە 9 دروست کرد دا لاکێشت دەست دەکەوی. کە ئەوانە دروست کرد دەچی ئەو جارەی 9 هێڵی دیکەش بە ستونی دروست دەکەی کە هەموو دروست کرد 100 چوارگۆشەت بەدەست دەکەوی. ئەو جە ڕەنجیان دەکەی لەو 100ەی بۆ وێنە هەر لێرە هەتا ئێرە 10 چوارگۆشەیە کە ڕەنجیان چاردەی ڕەنگ دەکەی، ڕیزەکی هەموو ڕەنگ دەکەی، پاشان چاری دیکەش ڕەنگ دەکەی، 3 جار چاردە دەژمێری بزانی دەکات چەند، وەکو ئەوەی وایە 3 جارانی چاردەی کردبی. با بچین بزانین کو. لێرە یەکەم جار چاردە چوارگۆشەت ڕەنگ کرد کە چاردە چوارگۆشەی ڕەنگ دەکەی دەنووسی 0 و چاردە واتە چاردە چارگۆشە لە 100 چوارگۆشە ڕەنگ کرایە. ئەوە جارێک ڕەنگ کرایە. ئەو جارەی جاری دووەمیش ڕەنگ دەکەی بە ڕەنگەکی دیکە چاردەی دیکە ڕەنگ دەکەی بە ڕەنگی مۆر. ئەو جارەی چاردەی دیکەش دیسان ڕەنگ دەکەی بە ڕەنگەکی دیکە. ئەو جا کە تەمەشا دەکەی لێرە 3 چاردەییت ڕەنگ کرد لە 100 چوارگۆشە. ئەو جا ئێستا دەیانژمێری چاردە و چاردە و چاردە دەکات چەند؟ ئەگەر لێرە بژمێرین 10 و 10 و 10 ئەوە 30، 4 و 4 و 4ش ئەوە 12، 30 لەگەڵ 12ی دەکاتە 42 واتە دەبی ئەنجامەکە 3 جاران 0 چاردە دەبی بکاتە 42 0 و 42 بێگومان 42 چوارگۆشە لە 100 چوارگۆشە واتە 0.42 بەش لە 100. ئێستا لێمان دەپرسی دەرێ نمونەی بەشەکان لە 100 بەکاربینە بۆ دەستنیشانی ئەو جارەی 5 جاران 0.17 لە 100 واتە 17 چوارگۆشە 5 جار ڕەنگ بکە. با بچم بزانم کو. یەکەم جار 17 چوارگۆشەم ڕەنگ کردیە، ئەمن ڕەنجی جودام هەڵبژاردیە چونکە ئەگەر بە یەک ڕەنگ بە نەم دەتوانی بیان ژمێرن خوێندکاری ژیر هەندێک زەحمەت بوو لەبەر هەندی ئەمە ڕەنجی جودام بەکارهێنایە لە یەکیان. ئێستا ئەوە 17م ڕەنگ کردیە چونکە لایەک هەمووی 17ەیە، لایەکەی دیش 7 ئەوە دەکا 7 لایەک دەیە ببورن ئەو لایە 10 چوارگۆشەیە ئەو لایەش 7 ئەو 17م ڕەنگ کرد یەک جاران 7. ئەو جا لایەش 7ەی دیکەش ڕەنگ دەکەم لە تەنیشتی ئەوە 2 جاران 7. ئەو جارەی 7ەی دیش ئەوە 3 جاران 7، 7ەی دیکەش 4 جاران 7، 7ەی دیکەش بووە 5 جاران 7 کە هەموویانم ژمارد کردیە 85 واتە 0.85 لە 100. چەند مایە لەو 100ەی هەندێک 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 15 مایە 15 مایە ڕەنگ نەکرایە. واتە ئەگەر 5ت هینا جارانی 0.17 کرد دەبی بکاتە 85 لە 100. ئەگەر ژمارەکانت ئەوها ئاسان بوون دەتوانی لەو چوارگۆشەی دانەی کە 100 چوارگۆشەی بچووکە، ئەگەر ناچارین بە شێوەی دوور و درێژ جاران بکەین. بەڵام ئێستا ئەگەر ویستت ئەوها ڕەنگ دەکرێت بە دیسان تەمەشایکەینەوە. ئەوە تەواو بوو. چینەوە لای پرسیارەکانی خۆمان.
ڕوون بکەوە چۆن نمونونەکەت ڕەنگ کرد ئەو بەهایەکەی چەندە ڕوونمان کردەوە. ئێستا لێرە نووسرایە هەندێک جار کاتێک کە کۆڵکەکان واتە کاتێ ئەو ژمارانەی کە لێکیان دەدەی گەورەنە بۆ وێنە 9 جاران 1 و 2 ناتوانین ڕەنگکەین زیاترە لە 100 دەتوانی ئەنجامی لێکدان هەژمێر بکەی بەبێ بەکارهێنانی نمونەی بەشەکانی لە 100 واتە بەبێ ئەوەی ڕەنگ بکەی. ئێستا بەختیار 9 کیسە شەکری کڕی. بارستایی هەر یەک کیسە 1.12 کیلۆگرام بوو. ئایا چەند کیلۆگرام شەکری کڕیە؟ ناچارین 9 جارانی یەک ژمارەی تەواو و 12% بکەین. لێکدانی پێدەرێن. پێشی ئەوەی لێکدانەکەی بکەین کە هەست دەکەین ژمارەکە زەحمەت و دوور و درێژە دەخەمڵێنین ئەو 1.12 دەکەینە 9 جاران 1 بخەمڵێنە هەتا بزانین فاریزەکە لە چێە. 9 جاران 1 دەکەین جارێ دەکاتە 9 واتە ژمارەکە نزیکی دەوروبەری 9. ئێستا دەچین چ دەکەین 9 جاران 12 دەکەین فاریزەکەی جێ پێ نادەین جارێ دای نانەین هەروەکو وابی فاریزەمان نەبی 9 جارانی 12 دەکەین 9 جاران 2 18 9 جاران 1 9 1 10 0 دەنووسین 9 جاران 9 جاران 1 9 یەکیشمان هەبوو دەکاتە 10. ئێستا ژمارەکە بووە 1008 سفرەک فاریزەکەی لە چێ دانەین چونکە کاتێک کە خەمڵاندمان 9 دەرچوو کەواتە لە پاش 10 فاریزەکەی دادەنین چونکە 10 زۆر نێزیکە لە 9 نەتوانین خۆتکاری ژیر ناتوانین ئەو ژمارەیەمان بەدەستهێنایە 1008 ناتوانین فاریزەی لێرە دانین دەکاتە 100 زۆر دوورە لە 9 ناتوانین فاریزەکەی لێرە دانین دەکاتە 1 دوورە لە 9 باشتر وایە فاریزەکە لێرە دانین کە دەکاتە 10 کە لە 9 نزیکە کە شیاوە. لەبەر هەندێکە کاتی خەمڵاندن دەکەین دەتوانین بزانین فاریزەکە هەتا ئەگەر یاسا ڕێسایەکەش نەزانین دەتوانین فاریزەکەی بەباشی لە جێی خۆی دانین. کەواتە بەختیار 10 کیلۆگرام شەکری کڕیوە 10 کیلۆگرام و 8%. بەو جۆرەی دەتوانین ژمارەکانمان ژمارەی سروشتی یان ژمارەی تەواو لێک بدەین لەگەڵ ژمارەی دەی. بەڕای من باشترین ڕێ ئەوەیە خوێندکاری ژیر ئەوها لێکدانەکە ئەنجام بدەی ئەوە ڕای منە 1.12 جارانی 9 چمان دەکرد گوتمان ئەوها حساب دەکەین کە فاریزەمان نییە دەنووسین 1 2 جاران 9 بزانین کووە 2 جاران 9 18 9 جاران 2 18 9 جاران 1 9 لەگەڵ ئەو یەکەی دەبیتە 10 9 جاران 1 دیسان 9 لەگەڵ ئەو یەکەی دەبیتە 10 ژمارەکە ئەو هایلی هات. ئێستا دەچین تەمەشای ئێرە دەکەین دەژمێرین چەند خانەمان هەیە پاشی فاریزەی 1 هەمیشە دەستی ڕاست دەژمێرین 1 2 ئەو جە فاریزە هەیە لێرەش هەروەتر وا دەکەین 1 2 ئەو جە فاریزەی دادەنین زۆر ئاسانە فاریزە بزانین لە چێە هەروەکو خانەکەیە لێرە کوو بوو لەوێش ئەوهایە لەبەر هەندێ ئێستا ئاسان بوو ئیشەکەمان فاریزەکە لێرەیە 10
8 لە 100 کیلۆگرام. لێرە ئەوانەیە زۆر کورت بوو، زۆر کەم بوو ئەو لاپەڕەیە و لاپەڕە 38. لێرە دێمە کۆتای ئەوانەیە خوێندکاری ژیر. لەوانەی داهاتوو باسی لاپەڕە 39 دەکەم هەتا ئەو کات هەر بژی.